ئەم تەعسوبە بۆ ناو بۆ ئاوەڵناوێک بۆ پاشگرێک لە چیوە سەرچاوی گرتووە؟ کاک دانا لە هەرچیوە سەرچاوی گربێ ڕەنگە جار لە دڵسۆزیەوە سەرچاوە دەگرێت هەندێک جار لەوە کە ئێمە باش خۆمان ساغ نەکردوێتەوە بۆ پابەندی بە شەریعەت چونکە علەمای ئوسولی فقه وەکو بنچینێکی شەرعی دایان ناوە العبرة بالمحتویات والمضامین وليست بالأسماء والعناوین یعنی تۆ پاکەتێکی خوێ لەسەری بنووسی هەنجوید کە تامیلەکەی هەر سوێرە گرنگ نییە ڕۆکە و بێگومان ئێمە ئەو نێوەڕەکەی خۆمان تۆختر دەکەینەوە من هەموو لای دڵنیا دەکەمەوە بۆ چونکە من وەکو حیزبایەتی و سیاست ئەو ناکەم ئێمە تەمەنی منەوە بۆ 6 ساڵ دەچێ ئێمە ئەو تەمەنەمان هێناوە من تەمەنی من 90 ساڵ بە هەموو قورئانم لەبەر کردووە ئەوەکو لە چاکەکانی خوا لە ژیانی مندا و ئێمە دەیان کتێبمان نووسیوە کەم بواری ئیسلامی هەیە من کتێبم تێدا نەنووسی لێکۆڵنەوەم تێدا نەکردبێ ئێمە هەموو ئەو شتانەی کە گوتومانە و نووسیمانە بێگومان بۆ خزمەتی ئەم کۆمەلگای خۆمان بووە و کۆمەلگاکانی دەرەوەی خۆشمان چکە کتێبەکانی من ئێستا بەشێکی باشیان تەرجەمەی عەرەبی کراون هەندێک هەر بە عەرەبی نووسیوە من هەروەها بە تەرجەمەی فارسی دەکرێن تەرجەمەی تورکی کراون تەرجەمەی ئینگلیزی کراون خۆمان بە بەرپرسیار دەزانی بەرامبەر بە هەموو خەڵکەی کە گوێمان بۆ دەگرن و قسەمان لێوە دەگرن بەنسبەت دەمارگیری کاک دانا جاری وا هەیە لەوەوە دێکە کەسێ دڵسۆزە بۆ شتێک پێی وایە کە ئەو ناوە گۆڕدرا نێوەڕۆکیش دەگۆڕدرێ جاری واشێ لە زانیاری کەمەوە من لەمێژە بەو ئەنجامە گەیشتووم کە هەمیشە زانیاری زۆر سنگ فراوانی لە ئینساندا پەیدا دەکات و هەمیشە زانیاری کەم یعنی کەسێک کە پێی وایە دەبێت تۆ لە تەحیاتی نوێژدا هەر پەنجە بجوڵێنی هەر کەسێ پەنجەی نەجوڵان پێی وایە ئەوە لە شەریعەت لای داوە بەڵام ئەگە شارەزای فیقهی ئیسلامی بێ دەزانێت وەکو چۆن پەنجە جوڵاندن بەردەوام هەیە یا بەولادە ئاوا دەزانێت یەک جار جوڵاندنیشێ وە نەجوڵاندنیشێ هەیە و دەستگرتن وەکو چۆن ئاب دەستگرتن لە سەر سینگ هەیە لە خوار سینگیش هەیە لە خوار ناوچیش هەیە و دەست نەگرتنیش هەیە هەر لە مەزەی ئیمام مالیکدا جگە لە شیعەی جەعفەری کەواتە من پێم وایە زانیاری زۆر سنگ فراوانی بۆ لە ئینساندا پەیدا دەکات و زانیاری کەم دەمارگیری پەیدا دەکات و من هەموو برا خۆشکەکانی خۆم هەر جۆرە بیر دەکەنەوە دڵم با گومانی چاک بە یەکدی بەرین بە تایبەتی بە برای خۆیان کە ئەمە 20 ساڵە لە خزمەتیان داین بە ڕاستە شەقامی خوادا هەر بەو ڕاستە شەقامەدا دەڕۆین و بە شوێن پێی پێغەمبەردا هەنگاو دەنێن عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام هەوڵ دەدەین عەقڵمان کراوەتر و سینگمان فراوانتر و من هەمیشە بە ئامۆژگاری خەڵکی خۆمانم کردووە ڕەوشتان جوانتر بێ لەگەڵ خەڵک نەرمونیانتر بن ئەو خەڵکە پێویستی بە ڕووی خۆش هەیە پێویستی بە ڕووی گەش هەیە بە قسەی خۆش هەیە بە ڕێز لێگرتن هەیە ئەمە ڕێوشوێن و ڕێبازی پێغەمبەری خاتەم برا خوشکەکانمان بە یەکەم لە پشت پردەی ڕەش و تەماشا هیچ شتێک نەکەن و دڵی خۆیان بە خوتەی بێزجێ ناڕەحەت نەکەن و من سپاسی دڵسۆزی هەموو لایەشی دەکەم چ ئەوانەی کە هاوکار و پشتگیر بوون بۆ ئەم گۆڕانکاریانە چ ئەوانەی کە پێیان وا بۆ گۆڕانکاری باش نییە بەڵام با بزانن کە ئێمە لە بازنەی مباح و ڕەوادا شتمان کردووە هەر ناوێک لە خۆت بین لە بازنەی ڕەوادایە لە بازنەی مباحدایە لە بازنەی مباحدا الأصل في المعاملات في العادات العفو ئەسڵ ڕێپێدرانە دەبێت بەڵگە هەبێت لەسەر قەدەغە بوون ئێمە شتێکی ڕێپێدراومان کردووە و بە زۆری نەشی هێناوە هەندێک لەوانەی کە ڕەنگە ڕایان پێچەوانەی و گۆڕانکاریە بێ پێیان وایە کە کەسی یەکەم لە بازنەی مباحدا ڕایەکەی پابەندکەرە کەواتە هەر بەرلەوەی بیخێنە دەنگدانیشەوە دەبوو هەر پابەند بن دەبوو بەرلەوەی بیخێن دەنگدانیشەوە پابەند بن ئەو ترس و هەموو مەخاویفش کە هەیە کە کۆمەڵی ئیسلامی پێشوو ڕەنگە جابێ لە کۆمەڵی دادگەری داهاتوو بە ئەو وەهم و ترسانە لە مێشی خواندا لابەرن ئێمە من داوا لە هەموو لایەکیان دەکەم با بەکردەوە هەوڵ دەین پابەندتر بین بە ئیسلام و بە شەریعەتەوە کاری زیاتر بکەین بۆ ڕەنگدانەوەی شەریعەت لە کۆی پێکاتەکانی کۆمەڵگاکەماندا ئەرکی پێغەمبەران وابوو عەلەیهیم السەڵات وەسەلام و با هەر لە خۆوە جاری شەڕی دەوەن بە ئاش نەکەن با تۆزە سەبر بگرن پەلە نەکەن زوو بڕیار نەدەن و دڵخۆیان ناڕەحەت نەکەن و با دڵنیا بن و متمانەشیان بە برای خۆیان و بەو قیادە تازەیەش بێ و بە کۆی ئەندامان و کادیرانی کۆمەڵی
دادگەری کوردستان بێکە ئێمە بڕیارمانداوە بەڕێی پێغەمبەراندا بڕۆین عەلەیهیمو سەڵات وەسەلام ئێمە هەر قورئان بەرنامەمانەوە ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕاستە شەقاممانەوە تەمەنەکەمان لەسەر ئەوە هێناوە و هەر لەسەرەوەش کۆتایی پێدێنی خوا پشتیوانە